بسم الله الرحمن الرحیم. سوپاس و ستایش بۆ خوای باڵادەست جەلە جەلالوه. سەڵات و سەلام لەسەر دیداری پێغەمبەری پێشەوە صلی الله عليه وسلم بە ئەندازەی ئەو خەمخۆری و دڵسۆزیە کە بە ئومەت هەیبووە. بەڕێزان و خۆشەویستان، سڵاو لە ئێوەی بەڕێز و خۆشەویست بەردەوام دەبین لە ئەڵقەکانی بەرنامەی ڕۆشنایی. ئەم ئەڵقەیەمان ئەڵقەی 39 لە خزمەتی جەنابی مامۆستا عەلی باپیردا دەبین. جەنابی مامۆستا یاخوا بەخێر بێی. سوپاس مامۆستا محەممەد. مامۆستا گیان لەسەر تەوەرەکانی بیرکردنەوەی ئیسلامی لە نێوان وحی واقعدا و لە نێو ئەو بابەتانەش بنەما گشتیەکانی ڕێبازی زەماوەری مسلمانان، تەوەرەی ئەم جارەی بابەتەکەمان پابەندی بە قورئان و سوننەتەوە. تەبان ئەم بابەتە من بەڕاستی گوزارێکم کرد بە پێی توانە لە نێو نووسینەکانی جەنابەت. بەڕاستی بابەتێکی قوڵە و هەڵوەستەی باشی لەسەر دەوێت. من هەوڵ دەدەم بەشێکی ئەو پرسیارەی کە هەڵم جایە جەنابیشت ڕۆشنایی بخێ سەر. سەرەتای چوونە نێو بابەتەکەم دەپرسم مەبەستمان چییە لە پابەندی بە قورئان و سوننەت کە زۆر جار ئەم بابەتە باز دەکەین؟ ئەمە چی دەگرێتەوە؟ الحمد لله رب العالمين وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين، خصوصا سيدهم إمام المتقين وقائد المجاهدين وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. آمين. ئەو بابەتێکە یەکجار گرنگە و یەکجار هەستیاریشە. گرنگە لەبەرەوەی کە مسلمانەتی بریتە لە شوێنکەوتنی قورئان و سوننەت. هەستیاریشە لەبەرەوە کە لافلێدان لەو بابەتەدا بە بۆچوونی من لەم ڕۆژگارەدا زیاترە لە کارپێکردنی ڕاستەقینە. شاعرێکی عەرەب دەڵێ وكل يدعي وصلا بليلى وليلى لا تقر لهم بذاك. هەرکە لە خەڵکەکە لافی ئەوە لێ دەدا کە لەگەڵ لەیلادا پەیوەندی هەیە، بەڵام لەیلا دانیان بۆ پێدا ناهێنێ. ئەمە زۆر جار زانایانی ئیسلام ئەم دیێڕە شیعرە دێننەوە بۆ حاڵەتێک کە شتێک هەبێ خەڵک زۆر تێدا ئیدعا بکە، لاف لێ بدا، بەڵام وا نەبێت. قورئان چییە و سوننەت چییە؟ چونکە ئەگەر بزانین بۆچی پێویستە زۆر جەخت بکەین و لەسەر شوێن کەوتنی قورئان و سوننەت، پێشە دەبێ پێناسەیەکی کورتیان بکەین. قورئان ئەو فەرمایشتەیە کە خوا سوبحانەهو وتەعالا بۆ سەر پێغەمبەری خاتەمی خۆی محەممەد صلی الله عليه وسلم دای بەزاندووە کە زانایان ئاوا پێناسەی دەکەن، دەڵێن بە سوورەتی الحەمد دەست پێ دەکا، باتە سوورەتی الفاتحە، بە سوورەتی الناس کۆتایی پێدێ و خوێندنەوەکەشی تعبودی پێ دەکرێت، المتعبد بتلاوته. قورئان هەمووی 114 سوورەتە، 6236 ئایەتە، 77439 وشەیە، 321180 پیتە. قورئان ئەو کۆتا وەحی و پەیامەی خوایە کە بۆ پێغەمبەری خاتەمیدا بەزاندووە صلی الله عليه وآله وسلم لە ڕێی جیبریلەوە، وەکو خوا دەفەرمێ نەزەلە به الروح الأمين على قلبك لتكون من المنذرين بلسان عربي مبين. سوورەتی شوعەرادا ڕوح الأمین واتە جیبریل دای بەزاندووە سەر دڵ و دەرونی تۆ، تاکو بە زمانێکی عەرەبی ڕۆشن تاکوش تۆش بۆ خەڵک ینی هۆشیارکەرەوە بۆ خەڵک. سوننەت لە زمانی عەرەبیدا بە معنای طەریقەت دێت، کە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی الصەلاة والسلام فعەلەیکم بسنەتی وسنة الخلفاء الراشدين المهديين من بعدي. سنة يعني طريقة. ئەمە زۆر خەفەت دەخۆم کە زۆر کەس وشەی سوننەت بەکاردێنێ وا دەزانێت لە بەرامبەری واجبدایە. ئەو شتە واجبە، ئەو شتە سوننەتە. ئەمە بەکارهێنانی شەرعزانانە کە کورتیان هێناوە لە بابەتی پەرستشەکان. بەڵێ لە پەرستشەکان ئەویش پەرستشێک یاخود ئەرچێک کە پابەندکەر نەبێ، بۆ وێنە دوڕ کات نوێژی شێشتەنگاو یاخود سونەتی سونەنی ڕەواتیب
یا نوێژی سەڵاو لە مەزگەوت تەحیەت المەزیە سنەتی دوورکە سنەتی دەستنوێش ئەوانە پابەندکەر نین بەڵام وەکو من لە کتێبی ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێناسە و پێویستی و گرنگی لەوێدا باسم کردو هەروەها لە نامیلکەی قورئان و سنت وەکو ڕوح و جەسەد تێکەڵکێشن لەوێژدا باسم کردووە لە زۆر لە کتێبەکانی خۆمدا لەوەشدا باسم کردووە سنت سنة النبي صلى الله عليه وسلم سنة بوخو يعني طريقة كخواد فرمي قد خلت من قبلكم سنن يعني طرق كذا فرمي سنة الله في الذين خلوا من قبل إن طريقة الله ربازي خد شون مع مليك دولة قال ملتاني فيش أمتاني فيش أمتي إسلام داش قنجي سنة بمعنى قانون ليك بدريته يا سايك كخوا بپی ئەوە مامەڵی کردووە لەگەڵ بەندەکانی کەواتە سنة النبي صلى الله عليه وسلم يعني طريقة النبي زۆر وریابین کە سنت بە معنای مندوب و پەسەند نییە لە بەرامبەری واجبدا بەڵکو سنت واتە ڕێبازی پێغەمبەر صلى الله عليه وسلم کە کروک و کاکری ڕێبازی پێغەمبەر قورئانە کەواتە قورئان و سنت دوشتی بەرامبەر یەک نین وەکو دوو تای تەرازوو وەکو هەندێ مەشرەبی دیاری کراوە مەسەلەن سنەتیان زۆر لە قاڵبی خۆی گەورەتر کردووە وەگوتویانە سنت بەسەر قورئاندا حاکمە ئەوانەی کە هەر خەریکی ڕێوایەت وشتن شارەزای قورئان نین بۆیە من لە هەندێک لە کتێبەکانی خۆمدا گوتوومە بەبێ شارەزایی لە قورئان نازانی ئیسلام چییە بەبێ شارەزایی لە ڕێبازی پێغەمبەری صلی الله عليه وسلم نازانی قورئان چۆن جێبەجێ دەکرێت لە ڕواکردەیەکەیەوە بۆ وێنە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ وصلوا كما رأيتموني أصلي نوێژ بکەن وەکو چۆن منتان بیر نوێژە بکرد چۆن نوێژ بکەین بەڵێ هەندێک لە زانان هەوڵیان داوە هەموو پایەکانی نوێژ لە قورئان دەرێنن و هەموو هەر پێنج نوێژەکان بەزەوە زۆر قورسە و لە ڕاستیدا پێمان نییە بەڵگەیەکی وایان بەدەستەوە هەبێ يعني بۆ وێنە کە دەڵێن خوای تەعالە دەفەرمێ وأقیم الصلاة لدلوك الشمس إلى غسق الليل وقرآن الفجر إن قرآن الفجر كان مشهودا لێرە دەڵێن ئەوە ئاماژەیە بە کاتی پێنج نوێژەکان بەڵام نا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە خوا دەفەرمێ وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم لعلهم يتفكرون ذیکرمان واتە قورئانمان بۆ لای تۆ دابەزاند و تاکۆی بۆیان دابەزێنراوە بۆیان ڕوون بکەیەوە شویان بۆ ڕوون کاتەوە لایەنەکردەیەکەی خوا دەفەرمێن ئەقیمی سەلا ئەقیم و سەلا چۆن ئیقامی بکەین پێغەمبەر صلی الله علیه وسلم پێشانی داوین خوای پەروەردگار لەسەری پێویست کردوین حەج بکەین کە دەفەرمێ لە سوورەتی ئەلبەقەرەدا دەفەرمێ الحج أشهر معلومات فمن فرض فيهن الحج فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج شلون حج بكين پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەکردەوە یەک حەجی کردووە لە تەمەنیدا ئەویش ناوی لێنراوە حەجەت الوداع حەجی ماڵ ئاوایی هەرو حەجەشی کردووە بەڵام لەو حەجەدا ئاماژەی بەوەدا و فەرموویەتی لتأخذوا عني مناسككم فلعلي لا ألقاكم بعد عامي هذا خواپەرستیەکانتانم لێ وەربگرن واتە خواپەرستیەکانی حەج مەناسیک کۆی منسەکە یعنی خواپەرستی تایبەت بە حەج ڕەنگە لە دوای ئەمساڵ پێتان نەگەمەوە ئەوەی عاقڵ بێت دووربوون بێ زانیوانەوە ئاماژەیە بۆی کە هەر پێغەمبەر صلی الله علیه وسلم دوای خۆی ناوی لێنرا حەجی ماڵ ئاوایی خۆ لە سەردەمی خۆی دەنایان زانیوە کە وفاتی کرد کۆچی دوایی کرد ئەم دەزانیانەوە یەکەم حەج و کۆتا حەجی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەکردەوە پێشانی داون خواپەرستیەکانی حەجی پێشان داون خوا فەرموویەتی حەج بکەن بەڵام چۆنی بکەین پێغەمبەر صلی الله علیه وسلم پێشانی داوین خوا دەفەرمێ نوێژ بکەن چۆنی بکەین پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێشانی داوین و هەروەها ڕۆژوگرتن و هەروەها زۆر لە هەڵس و کەوتەکانی دیکەی ژیانی ڕۆژانەش چۆن نان بخۆین بەدەستی ڕاست لە پێشخۆتەوە بیسمیلای بکەی چۆن پۆشاک لەبەرکەین چۆن لەبەر مەجلیس دابنیشین چۆن بەڕێدا بڕۆین تا کۆتایی کەواتە شوێن کەوتنی قورئان و سنت واتە موسڵمانەتی یعنی ئەگەر کەسێک بێ موسڵمانەتی بکە دەبێ بزانێ خوا چی فەرمووە
و پێغەمبەریش صلی الله عليه وسلم ئەوەی خوا فەرموویەتی چۆنی جێبەجێ کردووە بەڵێ ئەوەی لایەنەکردە یەکەی ئەگەرنا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شتێکی جیا لە قورئانی نەهێناوە بە تەئکید هەر قورئانی جێبەجێ کردووە بەڵام هەندێک شت کە لە قورئاندا خوای پەروەردگار ئاماژەی پێداوە یان بە کورتی باسی کردووە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوونی کردوێتەوە لە ڕووە کردەیەکەیەوە گەنا قورئان بۆ خۆی ڕوونە خۆ زۆر جار گوتومانە خوا لە چەند شوێن لە قورئاندا لە سەرەتای سوورەتی حیجردا دەفەرمێ بسم الله الرحمن الرحيم ألف لام را تلك آيات الكتاب وقرآن مبين لسرتاي سورة نمل دا فرمي طاسين تلك آيات القرآن وكتاب مبين كواتا قرآن وكخوين دراوا روشنا والروشن كروية وبنسراويش هوكو حالتي كتاب هوكو حالتي قرآن وتخوين دراوا روشن وروشن كرويش وشيء مبينيش دەگونجێ لە ئەبانەی لازیمەوە هاتبێ دەگونجێ لە ئەبانەی متعدیەوە هاتبێ ئەبانەی لازم ئەوە کە پێویستی بە بەرکار مەفعول به ناکە وەکو ئەبانە القەمەڕ و مانگەکە دەرکەوت بەڵام ئەبانەی متعدی تێپەڕکەر بۆ بەرکار ئەوە کە پێویستی بە بەرکار دەکا وەکو ئەبانە المدەرس و دەرسە وانە بێژەکە دەرسەکەی ڕوون کردەوە جا بە هەردوو واتایەکە قورئان مبینە هەم ڕۆشنە لە ذاتی خۆیدا هەم ڕۆشن کەرەوەشە چوەکو قورئان چوەکو کتاب کەواتە پێویستی بە شەرح و ڕوونکردنەوە ناکە ئەدی ئەوەی پێغەمبەر ڕوونی کردوێتەوە چییە لە قورئان شوێنەتی کارپێکردنی لایەنەکردەیەکەی بەڵێ جا بەبێ ئەوە مسلمانەتی نایەتە دی مسلمانەتی ئەنی شوێنکەوتنی قورئان و گرتنی ڕێبازی کەواتە مامۆستاجیان لەو بابەتەی بەڕاستی کورتمان هێناوە کە سونەت کورد بکەینەوە وەک فەرمووتان و ڕوونتان کردەوە ڕۆشنت کردەوە سونەت کورد بکەینەوە لە هەندێک پەرستشی تایبەت لەو پرسیانەی کە پەسەندن پابەندکردنین ئەگەر نیان کەی گوناحت ناگا بەڵام ئەگەر نیان کە خێرێکە لە دەست دەچێت بەڵێ بەتاکید ئەمە زۆر فراوانترە لەو بابەتە ئەمە یەکی لە گرفتەکانی خەڵک بەگشتی ئەوەیە هەندێک وشە هەن پێیان دەگوترێن مستەلەح بەڵێ مستەلەح یعنی چی یعنی وشەیە کە خەڵک لەسەری سڵحی کردووە پێک هاتووە ئەهلی تەسەوف هەندێک مستەلەحیان هەن ئەهلی فقه هەندێک مستەلەحیان هەن هیچی لە مستەلەحەکانی فوقەها ئەم وشەی سونەتە ئەوان کە دەگوتیان سونەت خەڵک فکری بەلای ئەوە دەناسێتەوە ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه و سلم نا یعنی ئەو شتەی کە لە بەرامبەری واجبدایە دەڵێ ئەو شتە واجبە پێنج فەرزەکان واجبن بەڵام سونەنی ڕەواتیب سونەتن بەڵێ سونەتی وەتر سونەتە نوێژی وەتر ئەمە بە وشەی ینی زاراوەیەکی فوقەهایە بەڵام زانیانی ئوسولی فقه سونەتیان بە واتایەکی دیکە بەکارهێناوە علەمای حەدیث و پسپۆڕانی بواری فەرموودەناسی بە زۆرێکی دیکە بەکارهێناوە من لە کتێبی ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێناسە و پێویستی و گرنگی لەوێدا بە تەفسیل باسم کردووە کە سونەت واتە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیش هەرچەند من وشەی قورئان و سونەت هەر بەکارم هێناوە بەکاری دێنین بەڵام باشتر وایە بۆی خەڵک لێ تێک نەچێت لە زیاتی سونەت بڵێن ڕێباز فراوانترە و ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەشێت بەشێک لەو هەڵەیەش ڕاست بکرێتەوە من ئەوەم پێ ڕاسترە بۆچی کە دەگوترێ قورئان و سونەت پیان وا قورئان واتە ئەوەی شتە واجبەکان دەفەرمێ و سونەتی ئەو شتەی مەندووبەکان بەڵام وان نییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە سونەت و ڕێبازەکەی خۆی نوێژی فێر کردووی نوێژ هەر پێنج فەرزەی نوێژ کاتەکانیان و چۆنیەتی پایەکانیان چەند ڕکاتن چیان تێدا دەگوترێ ئەوە هەموو واجبە مەناسیکی حەجی فێر کردووی کە هەموو واجبن و گەلێشتی دیکەی فێر کردووی بە ڕێبازەکەی خۆی کەواتە ناگوزێ بڵێ وەڵا ئەوەی کە لە سونەتدا هاتووە لە ڕێبازی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام بەگەبیکەی پەسەند و گەنەیەکی شتیوان نییە بەڵکو کرۆک و کاکڵی ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم قورئانە بەڵێ مامۆستا گیان وەک باسیشت کرد زۆر زار لە نووسین و لە بێژەکانیشدا هەردوو بابەتی قورئان و سونەت تێک هەڵدەچێشی و بە یەکەیان دێنی هیچ دەلالەتێک هەیە کە پێمان بڵێ لەبەرچی ئەم بابەتە پێکەوە بەکاردەهێنی مەبەستت لەوەدا چییە؟ بەڵێ تەماشا بکە خوا سبحانه وتعالى لە زۆر شوێنی قورئاندا ئەم دوو شێ بەکار دێنێ أطيعوا الله وأطيعوا الرسول ومن يطع الله والرسول ومن يطع الله والرسول فأولئك مع الذين أنعم الله عليهم
أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم. لزور شوێنی قورئاندا ئیمام ئەحمەدی کوڕی حەنبەل ڕەحمەتی خوای لێ بێ دەڵێ لە زیاتر لە 60 شوێندا لە قورئاندا خوای پەروەردگار فەرمانبەریکردن بۆ خۆی و بۆ پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم پێکەوەی هێناون. ومن يطع الرسول فقد أطاع الله. هەر کەسێ فەرمانبەری پێغەمبەر بکات فەرمانبەری خوای کردووە. بۆیە زۆر بەکار دێنرێن چونکە بەبێ فەرمانبەری بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانبەری بۆ خوای پەروەردگاریش پێ ناکرێت. جارێ ئەستان ئێمە لە ڕێی پێغەمبەر و قورئانمان پێگەیوە. یەک دوو ئێمە بەهۆی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم دەزانین لایەنەکردەیەکەی قورئان چۆن جێبەجێ دەکرێت، چ ئەوەی پەیوەندی بە پەرستشەکانەوە هەبێ، من نمونەم بە نوێژ و بە حەج هێنایەوە، هەروەها بۆ ڕۆژوش هەروایە و بۆ دوعا و ذیکر و قوربانی سەربڕین و نەذر و ئەوانە هەمووی هەروایە، هەروەها چه پەیوەندی بە لایەنەکانی دیکەوە هەبێ. ئەو ئاەتانی لەبارەی جەنگ و جیهادەوە هاتوون، ئەو هەموو ئاەتانی لەبارەی پەیوەندیەکانی نێوان قەوارەی ئیسلامی و لە قەوارەکانی دیکەوە هاتوون لە سوورەتی ئەلئەنفالدا، لە سوورەتی ئەتەوبەدا کە من کتێبی 12یەمی مەوسوعەی ئەلئیسلام کەما یەتەجەلان بۆ ئەوە تەرخان کردووە. بۆیە ئێمە بەهۆی ڕێبازی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم جارن لە ڕێی پێغەمبەرەوە ئێمە خوای تەعالامان ناسیوە، خوا دەناسین بە شێوەی ڕاست و دروست. ئەگەر ناسینی خوا شتێکی خواڕەس و زگماکە، بەڵام بە ڕاست و دروستی لە ڕێی پێغەمبەرانەوە عەلەیهیم وسەڵات وسەلام خوای پەروەردگار دەناسرێ. ئەوە یەک. و پاشان ئێمە لە ڕێی پێغەمبەری خاتەمەوە قورئانمان دەستمان لە قورئان گیر بووە و لە ڕێی پێغەمبەری خاتەمیشەوە صلی الله عليه وسلم دەزانین ئەو لایەنەکردەیەکەی قورئان چه پەیوەندی بە دروشمەکانی خواپەرستیەوە هەبێ، چه پەیوەندی بە لایەنەکانی دیکەی ژیانەوە هەبێ، لایەنەکردەیەکەی چۆن جێبەجێ دەکرێت بەهۆی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام. بۆیش خوا سبحانه وتعالى دەفەرمێ لقد كان لكم في رسول الله أسوة حسنة. ئەمە دەزانین لە سیاق و ڕەوتێکدا هاتووە، لە سوورەتی ئەلئەحزابدا هاتووە، لە باسی جەنگی ئەحزابدا، جەنگی خەندەقدا کە خوا باسی هەندێک لە دڵنەخۆش و ئیمان لاوازەکان یاخود منافق و دەغەڵەکان دەکا. دوایی لەو سیاقەدا دەفەرمێ لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. ئێوە لە پێغەمبەری خوادا سەرمێشقەیەکی باش هەیە، واتە شوێنی کەون لە بواری جەنگ و جیهاددا. دوایی دەفەرمێ ولما رأى المؤمنون الأحزاب قالوا هذا ما وعدنا الله ورسوله وصدق الله ورسوله وما زادهم إلا إيمانا وتسليما من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه. هەمووی باسی جەنگ و جیهاد ئاەتەکانی پێشە شەروە کەواتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە دەبێت لە هەموو شتێدا شوێنی کەوین، لە هەموو شتێدا بۆ ئێمە سەرمەشقە. هەروە لە سوورەتی آل عمراندا بە گشتی تر وا دەفەرمێن، خوا دەفەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. بڵێ گەر خواتان خۆش شوێنم کەون خوا خۆشی دەوێن. و لە سوورەتی نوردا دەفەرمێ وإن تطيعوه تهتدوا وما على الرسول إلا البلاغ المبين. وإن تطيعوه ئەگەر بە قسەی پێغەمبەر بکەن صلی الله عليه وسلم ڕێی ڕاست دەگرن. کەواتە چێ دەوێت ڕێی ڕاست بگرێت؟ بە دوای پێغەمبەر پێوە عەلەیهی سەڵات وسەلام ڕێبازەکەی کە ڕێبازەکەشی کرۆک و کاکەڵەکەی قورئانە بە تەطبیق کراوی بە جێبەجێ کراوی. کەواتە دەتوانین بڵێین ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم قورئانە بە جێبەجێ کراوی، ڕوونکردنەوەی قورئانە بە جێبەجێ کراوی لەسەر ئەرزی واقع لە ژیانی تاجی خێزانی کۆمەڵایەتی سیاسیدا. بەڵێ مامۆستا گیان بە درێژایی مێژوو مەبەستم مێژووی ئیسلامە لە دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم بە مێژووی مەسەلەن درێژتر سۆربەی گروپ و دەستەکان ئەوەی کە مسلمانن بە گفتار باز دەکەن کە ئێمە پابەندی قورئان و سونەتی ئەو لافە لێ دەدەن، بەڵام لە واقعدا ئەو بانگەشەی شتیش کە دەبین بەرزەستە نییە، تەنها بەگوتن کە من پابەندی قورئان و سونەتم ئەم بابەتە جێی خۆی دەگرێت؟ بەتاکید نەخێر. یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەگەر شت بە ئیدعا بوایە کەسانێک لافیان لێ دەدا کە حەقیان هەیە لە ماڵی خەڵکدا و لە خوێنی خەڵکدا، ولكن البينة على من ادعى. هەر کەسێ ئیدعای کرد لافێکی لێدا دەبێ بەڵگە بێنێتەوە، بەڵگەیشی ڕۆشن بێنێتەوە کە ئیسباتی حەقەکەی خۆی پێ بکە. بە نسبەت ئەوەش کە
دەڵێن بە دوای پێغمبەر و عەلەیهی سەڵات وەسەلام بە دوای کتێبی خوا بە دوای ڕێبازی پێغمبەری خوا دەکەوین دەبێ ئەمە ئیدعایەکە لافلێدانێکە داوایەکە پێویستی بە بەڵگە هەیە بەڵگەکە دەبێت بەکردەوە دەبێت ئەوە دەرکەوێت گەنا لە ڕاستیدا خوای پەروەردگار قەدەغەی کردو شتێک بڵێن کردەوەی پێنەکەین دەفەرمی ئەیها الذین آمنوا لم تقولون ما لا تفعلون كبر مقتا عند الله ان تقولوا ما لا تفعلون هەروەها ئەوە بۆ مسلمانان هەروەها سەرزانشتی جوولەکەکانی کردو دەفەرمێ أتأمرون الناس بالبر وتنسون أنفسكم أنتم تتلون الكتاب أفلا تعقلون بۆیە بەتاکید هیچ کەس هیچ داوایەکی بۆ ناچەسپێ بێ بەڵگە بەڵگەی شوێن کەوتنی قورئان و سونەت بەکردەوە دیار بێ بەرجەسە بکرێت سەر ئەرزێوە بەڵێ جەنابی مامۆستای لەسەر ئەو بەڵگانەی کە پابندکردن مسلمان پابندی بە قورئان و سونەتەوە بێ فەرمایی شتێکی یاخود ئاەتێکی خوای تەعالە سوبحانە وتەعالە تیناوەتەوە من بۆ تەفسیری ئەو ئاەتە گەڕامەوە تەفسیری قورئانی بەرز و بەپێس تفسيري آياتي 59 سورة النساء لودا لباري فرمانبري خوا جل جلاله وفرمانبري پیغمبري خوا صلى الله عليه وسلم چەند مەسئلەیەک ڕوون کردوتەوە یەشێک لەوانەی کە لەگەڵ ناونیشانی بابەتەکەی من دێتەوە باست ئەوە لەوە کردووە کە خوا وشەی ئەطیعوی هەم بۆ خۆی هەم بۆ پێغمبەری خوا صلى الله عليه وسلم بەکارهێناوە بەڵام بۆ کاربەدەستان و ئولول ئەمری منکم بەکارهێناوە ئەمە ینی چی لێرەدا لەوێدا باسم کردووە کە خوا دەفەرمی ئەیها الذین آمنوا أطیعوا الله وأطیعوا الرسول وأولی الأمر منکم ئەی ئەوانێ بڕواتەهێناوە فەرمانبەری خوا بکەن بە قسەی خوا بکەن سبحانه وتعالى و بە قسەی پێغەمبەر بکەن صلى الله عليه وسلم بۆیان گوێڕایەڵ بن بەڵام دوایی نەیفەرمووە وأطیعوا أولی الأمر منکم بەڵکو یەکسەر فەرمێتی وأولی الأمر منکم هەروەها کاربەدەستانێک لە خۆتان ئەمە زانیان هەم وایان لێ هەڵێنجاوەکە بە قسەکردنی خوا سبحانە تەعالە و بە قسەکردنی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەردووچیان لە ذاتی خۆیان دەواجبن بەڵام بە قسەکردنمان بۆ کاربەدەستان لە ذاتی خۆی دەواجب نیە ئەگەر ئەوان لە خۆمان نەبن و شوێنی قورئان و سونەتیش نەکەون دەبێت پێشی ئەوان فەرمانبەر بن بۆ خوا سبحانه وتعالى بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو جار ئەمرەکەیان بۆ ئێمە پابندکەر دەبێ بۆیە هیچ کەسێک بۆی نییە بڵێ ئەو شتە بەشێکە لە دین لەبەر چی وەڵا لەبەروی فڵان حوکمڕانەوای گوتووە بەڵام ئەگە گوتمان ئەو بەشێکە لە دین بۆ لەبەروی قورئان لە قورئان دەهاتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە سەنەدێکی ڕاست دەبرێتەوە سەری کەوای فەرمووە تەواو بۆیە ئیمام شافعی ڕەحمەتی خوای لێ بێ لە شوارینەیەکیدا لە شعرەکانیدا دەڵێ كل العلوم سوى القرآن مشغلة وسوى الحديث والفقه في الدين العلم ما كان فيه قال حدثنا سوى ذلك وسواس الشياطين دەڵێ زانیاری كل العلوم سوى القرآن مشغلة هەموو زانیاریەکان جگە لە قورئان هەر سەرقاڵین وسوى الحديث والفقه في الدين وجگە لە حديث واتە فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ تێگەیشتن لە دین واتە لە قورئان و سونەت دوای دەڵێ العلم ما كان فيه علم واتە علمی نەقلی علمیەکە لە وحیەوە سەرچاوە دەگرێت یاعni کە دەڵێن علمی شەرعی لە ڕاستیدا زانیاری عەقڵیەکانیش هەر مادام ئەوە بن هەر شەرعین لەبەرەوە بگوترێ علومی نەقلی و عەقلی دەڵێ العلم ما كان فيه علم ئەوەیە کە تێیدا هەبێ قال حدثنا قال الله وحدثنا فلان عن فلان عن الله يعني قرآن وسنة سوى ذلك وسواس الشياطين جگە لەوە وەسوەسە و خۆتخۆتەی شەیطانەکانە ئەڵبەتەم پێم وایە ئیمام شافعی لێدا زێدە ڕۆیەکی کردووە مەرج نییە هەرچی قورئان و سنت نەبوو وەسوەسەی شەیاطین بێ بەڵام بەهەرحاڵ ئەگەر وەکو دین تەماشا بکرێ ئەو کاتە دەگونجێ بڵێ ئەوە نەخێر ڕاست نییە ئەگەرنا لە هەر شوێنێکەوە زانیاری بەسوود هەبێت بەتایبەت زانیاری سروشتیەکان زانیاری تازە کە لە ڕێی عەقڵ و ئەزموونەکانەوە پێی پێدەبردرێ وەکو گەردووناسی وەکو پزیشکیگەری وەکو زەویناسی وەکو ڕوەکناسی وەکو کۆرپەلەناسی هەموو زانیاریانە
مادا ئەو تەمان وەکو دین وەرناگیرێن بەڵێ وەکو ئەزمموی بەشەر بەڵام ناشکری بڵین کە عیلمەکی ناشەرعیە بەڵێ بەتاکی دوانێ جا مام شافی ڕەحمەتی خوای لێ بەڕەنگە بەبستی ئەوە بووێ ئەگەر کەسێک شتێکی دیکە بە ناونیشانی دین وەربگرێ ئەو کاتە دەچێتە خانەی وەسوەسە و خوتقوتەی شایعاتینەوە بەڵێ مەبەستم ئەوەی پرسیارەکەی لەو ڕەوتە هێنامان ماوەسە زۆر جار وەئولوی ئەمری منکم یعنی خەڵکی بەوە سەرقاڵ دەکەن زەماوەری مسلمانان کە مادام ئەو کەسە بەرپرسە دەبی بە قسەی بەڵام خی پرگار وشەی ئیطاعی بوان بەکارنێناوە تاکو بزانین بە قسەکردنی وا شتێکی سربەخۆ نییە ئەوان دەبێت تابعی قورئان و سنت بن بە ئەندازەی ئەوە کە ملکەچن بۆ خوا بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانەکەیان پابندکەرە بۆ مسلمانان هەر پێغەمبەر وا دەفەرمی عليه الصلاة والسلام إنما الطاعة في المعروف فەرمانبەریکردن تەنیا لە شتی پەسەند و چاکدایە هەروەها فەرموویەتی على المرء المسلم السمع والطاعة فيما أحب أو كره إلا أن يؤمر بمعصية فإذا أمر بمعصية فلا سمع ولا طاعة أوان هم لصاحب البخاري مسلم دهاتون مرۆڤی مسلمان لەسەری پێویستە گوێ بگرێ سەمع گوێ بگرێ وەربگرێ تێبگا والطاعة بە قسە بکە فيما أحب أو كره لە شتێکدا کە حەزی لێ دەکەوت کە حەزی لێ ناکە مرزی خەڵک لە حەز لە شتەکە بکە جاوزار بیکە مادام شەرعیە دەبێت جێبەجێیکە إلا أن يؤمر بمعصية مەگەر فەرمانی پێ بکرێ بە شتێک سەرپێچی بێ ئەگەر سەرپێچی فەرمانی پێکرا بە سەرپێچی نە گوێگرتنی بۆ هەیە نە بە قسەکردنیشی بۆ هەیە و ئەمە هەر لە سیاقی ئەم تەفسیری ئەم ئاەتە مبارەکەی 59 سوورەتی ئەنیسادا بەسەرهاتێک هەیە کە لە صحیح بوخاریدا هاتووە پێغەمبەر صلی الله علیه و سلم مەفرەزەیەک دەنێرێ بۆ شوێنێک بەرپرسەکان ناوی عەبدوڵڵا دەبێ ئەنساری دەبێ خەڵکی مەدینە دەبێ لەسەر شتێک لیان تووڕە دەبێ دەڵێ من ئەمیرتان نیم فەرماندەتان نیم باش پێغەمبەر صلی الله علیه و سلم بە قسەی بکەن دێ باشە فەرمانتان پێ دەکەم ئاگر کۆ بکەنەوە دار کۆ بکەنەوە داریان کۆ کردووە ئاگری تێبەردا ئاگرێتە بەرداوە ئەوجا توێتی بسنێوی ئەویشتیان خەریب بسنێوی و دوای یەکیشیان لەمە گەچێتتر وتیتە ڕاوەسە ڕاست ئێمە لە ترسی چوونێ و ئاگر بە دوای پێغەمبەر کەوتوین صلی الله عليه وسلم ئێستا چۆن بە پێخۆوان بچینەتەوەی ئەویش دوای ماوەیەک نەچوون ماوەیەک ڕاوەستاون و ئاگرەکە خامۆش بۆ تۆ ڕقی نیشتۆتەوە بڵێ لە هەڵوێزەکەی خۆ پەشیمان بۆتەوە کە گەڕاون و بۆ لای پێغەمبەر عليه الصلاة والسلام بۆیان جێڕاوەتەوە فەرموویەتی لو دخلوها ما خرجوا منها أبدا إنما الطاعة في المعروف ئەگەر چووبانە توی هەرگیز لێ نەدەهاتنە دەرێ یعنی چی یعنی لە قیامەتش پێ دەسووتێنران بەو ئاگرە چونکە بە قسەکردن لە شتی پەسەند و چاکدایە کەواتە بەرپرسان هەر کەسێکی هەن ڕازە هێستا دەهۆڵکرد زۆرن بۆ هەندێک لە بەرپرسانی کە ئەسڵەن نە بە شەرعی بوونە حکمڕان نە بە شەرعیش حکم دەکەن دەوڵەتانی کەندا و مندا و ئەو حکمانەی میراتی و بنەماڵەیین کە کۆمەڵێک لەو عاض و سەلاطینیان بە دەوری خۆیانەوە ئەو تو فتوای تحت الطلبیان بۆ دەردەکەن ئەوە لە ڕاستیدا ئابڕوچوونە بۆ کەسێک کە دابنی شێبزان داخۆ حکمڕانە چه فتوایەکی دەوێ ئەمڕۆ دەڵێ دەبێ ئافرەت سارێ لێ نەخوڕێ با لێ نەخوڕێ فتوای تحت الطلب دوایی دەڵێ نەخێ دەبێ لێ خوڕێ با لێ خوڕێ دوێنێ گوتوێتی دەبێ ئافرەت هەمووی نیقابی هەبێ دەبێ قابی هەبێ واجبە کە بۆ خۆی وان نییە ئەمڕۆ دەڵێ نەخێ نەکرد بۆیان هەیە ئەسڵان لەگەڵ پیاوانی مەلە بکەن با مەلە بکەن هەمووی هەیە لەو دەوڵەتانی کەندا و مندا و حکمی میرنشینی بنەماڵەی کە هەندێک خەڵک لێرەوە دەهۆڵیان بۆ دەکتێ لێرەوە دەهۆڵیان بۆ دەکتێ بەرەوەی پارەی حرامیان لێ وەردەگرێ وێرێ چاوەکەم ئەرکێکیان پێش پێدراوە دەبێت جێبەجێیکەن و لە بەرامبەریدا پارەی حرام وەردەگرن ئەوە لە ڕاستیدا ئەو ئابڕوچوونە بۆ دنیا و قیامەتیان و فعلا بەڵگەهێنانەوە بەو ڕستە مبارەکە و ئولی الئەمری منکم جارێ تەماشا بکە من لە تەفسیرە سوورەت نیسائیشدا باسم کردووە تومە لە هەموو قورئاندا وەلی الئەمر نەهاتووە دوو جار ئولی الئەمر هاتووە یەکەم لەم ئاەتی 59 چەند ئاەتێکیش دوای ئەوە دیسان ولو ردوه إلى الرسول وإلى أولي الأمر منهم لعلمه الذين يستنبطونه أم دجار لهم القرآن ده شيء أولي الأمر هاتوا يعني خاونكاني أمر أولي
یعنی ئەسحاب لە بێژەی خۆی تاکی نییە، یعنی ئولی یعنی ئەسحاب خاوەنەکان بەڵێ کۆیە کۆیە تاکەکەی صاحبە صاحب الأمر لە هەموو قورآندا صاحب الأمر نەهاتووە وەلی الأمر نەهاتووە ئەوە کە ئێستا باوە بەڵێ کاکە وەلی ئەمر وایە گوتو لە قورآندا ئولی الأمرمان هەیە بۆ پێغەمبەری خاتەم صلى الله عليه وسلم پێغەمبەری خوا بووە شلونی حکم کردووە ئەشیروا عەلەیە ئەیوهە الناس ئەگە وحی بۆ هات بێ وحی خوایە وەکو سڵحی حودەیبیە مەجالی کەس نییە نەم مەجالی عومەر و نە مەجالی عەمر و نە مەجالی کەس نییە خوا لێیان ڕازی بێ تەواو خوا فەرموویەتی دەبێ وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئەنا عەبد الله ورسوله ولن يضيعني خوا من زایە ناکات بە قسەی دەکەم تەواو مەجالی تێدا نییە فەرمانی خوایە بەڵام کە وحی تێدا نەبوو بێ فەرموویەتی ئەشیروا عەلەیە ئەیوهە الناس خەڵچینە ڕای خۆتانم پێ بڵێن لە جەنگی بەدردا هەروای فەرموو کە دەچوون دوایی لەوێ لەکوێ بارگە و بنەبخەن هەر وای فەرموو لە سوڵح لەگەڵ غەتەفاندا هەروای فەرموو لە هەمووی ڕاوێژی کردووە لە جەنگی ئوحوددا هەر ڕاوێژی کرد کەواتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خەڵکی بەشدار کردووە لە حکمەکەدا لەو شتانەدا کە وحی لەسەر نییە ئەو بەکریش هەروای کردووە عومەر و عوثمان و عەلیش خوا لێیان ڕازی بێ چوار خەلیفە ڕاشیدەکە وایان کردووە بۆی پێیان گوتراوە خەلیفە ڕاشیدەکان سەرڕاستەکان لە دوای وانەوە بۆتە حکمڕانی بۆتە ملوکایەتی پادشایەتی بنص فرمايشتي پیغمبر صلى الله عليه وسلم ستكون الخلافة بعد 30 سنة ثم يؤتي الله ملكه من يشاء ياخذ ثم يكون ملكا عظوظا دوای دەبێتە حکمڕانی پادشایەتی میراتی بنەماڵەیی کە لە معاویە دەستی پێکرد دیارە وێلی جانەکەم جا ئەوانەی کە ئیستدلال بەوە دەکەن جارێ ئەسڵەن وەکو گوتموشەی ئولی الئەمر لە قورئاندات و نەک وەلی الئەمر چونکە لە ئیسلامدا هەرگیز هیچ کەسێک خاوەنی ئەمر نییە بەتەنیا بەڵێ هیچ کەسێک بەتەنی خاوەنی ئەمر نییە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو پێغەمبەری خوا بووە کەچی هاوڵانی بەشداری پێ کردووە دەفەرمێ وەشاویرهم فی الئەمر ڕاوێژیان پێ بکە فإذا عەزەمتە دوای ڕاوێژکردن دڵت چەسپا لەسەر شتێک فتەوەکەل عەلی الله بەڵام ڕاوێژیان پێ بکە و ئەمرهم شوڕا بەینەهم هەر کاتێک کاروباری مسلمانان بە ڕاوێژ نەبوو بە پرسوڕا بەیەکدیکردن نەبوو ڕەوایەتی نییە ئەو حکمڕانی کە دەچێتە سەر کورسی حکم و خەڵک ڕای لێ نییە یا ئیمامەتی دەکا لە مزگەوت ئیمامەتەکەی دروست نییە حکمڕانی دەکا حکمڕانیەتەکەی دروست نییە لا ينال عهد الظالمين لە سوورەتی ئەلبەقەڕەدا خوا دەفەرمێ ستەمکاران پەیمانی من نایەنگرێتەوە بۆیە بەڵگەهێنانەوە بە ڕستە قورئانیە لەلایەنی کەسانێکەوە کە وەکو گوتم دەوری حکمڕانانیان داوە لەبەر تەماعیان لە پارە و دەستکەوتی لای حکمڕانەکاندا هەیە و حکمڕانەکانیش پێویستیان بەوان هەیە فتوایان بۆ دەرکەن خەڵکیان بۆ بگەوژێنن لە ڕاستیدا هەمووی هەر ناشەرعی و ناڕەوا بەڵێ جەماوەسە بۆەوەی لەو ئیشکالە ئێمە نەجاتمان بێ بە تایبەتی جەماوەری مسلمانان بەگشتی لۆی لە ڕاوەی ئاەتێک فەرمایشتێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم گرفت دروست نەبێ جەماوەری مسلمانان چی بکەن پەنا بۆ چ بن چۆن بتوانن لە ڕاوەی ئاەتێک و فەرمایشتێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە دروستی تێی بکەن وەڵام مامۆستا محەممەد دەبێ بگەڕێنەوە بۆ پێشی خودی قورئان ئاەتەکە باش ورد بنەوە خوای تەعالی دەفەرمێ کتاب ئەنزەلناه ئیلەیکم بارەک لیەدەبەڕوا ئایەتی هەر کەسێ باش لە ئاەتەکان ڕوون بێتەوە ورد بێتەوە ئاەتەکان بێئیحتیاجی دەکەن واتە وای لێ ناکەن نیازی بەشتی دیکە بێت یەک دوو لە دوای ئەوە تەماشای سیرە و ڕێبازی پێغەمبەر بکە صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا قورئانی لە ژیانی خۆیدا بەرجەستە کردو ئێستا بۆ وێنە لەو مەسەلەی کە حکمڕان تا کوێ بە قسەی دەکرێت بۆ تا نقطەی خستۆتە سەر پیت بەڵێ فەرمێتی ئینەما الطاعة في المعروف ئینەما الطاعة فەرمانبەریکردن تەنیا لە پەسەندایە تەنانەت لە سوورەتی ممتەحینەدا لە باسی پەیمان لێوەرگرتنی ئافرەتاندا خوای پەروەردگار بە پێغەمبەری خاتەمدا فەرمی عليه الصلاة والسلام يا أيها النبي إذا جاءك المؤمنات يبايعنك على أن لا يشركن بالله شيئا ولا يسرقن ولا يزنين ولا يقتلن أولادهن ولا يأتين ببهتان يفترينه بين أيديهن وأرجلهن ولا يعصينك في معروف لشتي پسندا سەرپیچیت لێ نەکەن
یخۆ پێغەمبەر هەر فەرمابەشتی پەسەند دەکات بەڵام بۆ ئەوەی بزاندرێت کە تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گریمان شتێکی ناپەسەندی بەسەر کەسێک دادابێ بۆی هەبە بە قسەی نەکات ولا يعصينك في معروف فبايعهن واستغفر لهن الله کەواتە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆی ڕوون کردوین و دوایش دەگەڕێن بۆ قسەی زانایان بەتایبەت زانایانی پێشین یعنی شیە یعنی هاوڵان خواریان ڕازی بێ و دوای وان شوێنکەوتوانی هاوڵان تابعین و دوای شوێنکەوتوانی شوێنکەوتووان تابعو التابعین ئەو سێجیلە کە پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام لە فەرمایشتەکانی دەشایدی بۆ داون دەفەرمێ خەیر ئومەتی قەڕنی ثم الذين يلونهم ثم الذين يلونهم هەروە فەرمیێتی خەیر الناس قەڕنی ثم الذين يلونهم ثم الذين يلونهم سێ جیل کە جیلی هاوڵان کە لە خزمەت پێغەمبەردا بوون صلی الله عليه وسلم و شوێنکەوتوانی هاوڵان و شوێنکەوتوانی شوێنکەوتوان کە زۆربەی زانایان دەڵێن یەکی هەفتا ساڵ دەگاتە ساڵی 210 کۆچی ئەو دەوروبەرە 230 ئەوانە دەکاتە ئەو دەوروبەرە ئەو سێ سەدەیە ئەوانەی کە بەڕاستی بە دوای پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام هاوڵانی پێغەمبەر کەوتون و بەتایبەت چوار خەلیفە ڕاشیدەکان خوا لیان ڕازی بێ ئەوانە پێشینی چاکی ئێمە دەبێ بگەڕێ بۆ ئەوان و هەروەها دوای وانیش هەڵبەتە زانایانی ئیسلام پێشەوایان ئەوانەی کە بەڕاستی بە دوای پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام هاوڵانی کەوتون چونکە خوا لە سوورەتی تەوبەدا دەفەرمێ والذین اتبعوهم بإحسان والسابقون الأولون من المهاجرين والأنصار والذين اتبعوهم بإحسان رضي الله عنهم ورضوا عنه وأعد لهم جنات تجري تحتها الأنهار خالدين فيها أبدا پێشکەوتووە کەمەکان لە کۆچکەران و لە پشتیوانان و ئەوانەی باش شوێنیان کەوتون ئەوانی باش شوێنیان کەوتون یەک ژیل ناگرێتەوە جیلی تابعین وەکو هێندێک لە تەفسیرەکان دەڵێن نا والذین اتبعوهم بإحسان ئەوانەی باش شوێنیان کەوتون لە هەموو جیلەکانی مسلمانان هەر کەسێ باش شوێن پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام و هاوڵە کۆچکەرەکانی پشتیوانەکانی خوا لیان ڕازی بێ کەوتبێ ئەویش دیسان وبەر ئەو مژدەیە دەکەوێت رضی الله عنهم ورضوا عنه خوالیان ڕازی ئەوانش لە خوا ڕازی جەماوەسە لە بابەتی پابندکەری جەماوەری مسلمانان زۆر جاران بەڕاوەی مەسەلەن ئاەتێک کە لە قورئان هەیە فەرمایشتێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر دەربڕینەکەم ڕاست بێ زۆر جار ناگەڕێتەوە بۆ ئەو باس و بابەتەی کە جەماوەری مسلمانان شارەزایی تەواویان لە قورئان و سونەت نییە بۆیە زۆر جار پابند دەکەین بە هەندێک شت کە ڕەوایەتی تێدا نیە دەربڕینەکەم دروستە کە شارەزایی ئێمەی جەماوەری مسلمانان بەگشتی لە قورئان و سونەت نییە بۆیە پابند دەکەین بە هەندێک شت کە دواتر دەرەنجامەکەی دەبین بەو شێوازە نیە هەر بۆیش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ من یورید الله به خیرا یفقهه فی الدین هەر کەسێ خوا چاکەی بۆی بوێ لە دیندا شارەزای دەکات دەبێت شارەزابی و بەڕاستی مسلمانەتی و دینداری بە شارەزایی بە عیلمەوە دەبێت بە شارەزاییەوە دەبێت بەرچاوڕوونیەوە دەبێت یەکەمین ئاەت کە بۆ پێغەمبەری خاتم هاتووە صلی الله عليه وسلم بەڵکو یەکەمین وشە بسم الله الرحمن الرحيم اقرأ باسم ربك الذي خلق بخوێنە یەکەمین وشە هەروەها خوا سبحانه وتعالى بە پێغەمبەری خاتمدا فاعلم أنه لا إله إلا الله نون والقلم وما يسطرون يعني ئەوە هەمووی جەخەتکردنەوەی لە مسلمانان کە دەبێت بەرچاوڕوون بن شارەزا بن سەرڕاست بن و پاشان قورئان و سنەت واتە فەرمایشتەکەی خوا و ڕێبازەکەی پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام ئەگەر لیان شارەزانەبی چۆنیان شوێن دەکەوی بە تەئکید پێشێ دەبێت بزانی ئەمجا دەتوانی بەرچاوڕوون نەبی شارەزا نەبی مانە هەر بە شوێری بەدووە دەکەوێ ڕێ هەر بۆیش من زۆر جار گوتوومە هەموو ئەوانەی ئامۆژگاری مسلمانان دەکەن دەبێ ئەو شتەی بە مسلمانانی ڕادەگەێنن دەبێ خۆیان لەو سەرهاتبن و شارەزابن کوڵاندە بیان چاک لە تێتەڵە بێژینجا داوی لی تێگەیشت بن بە تایبەت من هەندێک لە مامەستانی وتار بێشکە وتار دەدەن لەدڵ خۆمدا زۆر پێ قەڵس دەبم وەختێک تەماشا دەکەم ئاەتێک ناخوێننەوە یاخو ئاەتێکشی ناکەنەوە فەرمایشتێکی پێغەمبەر شی ناکەن دەسەر حیکایەت و میکایەت کاکە دینەکەی ئێمە قورئان و سونەتە ئەوەی ئیمام شافعی وا دەڵێ خۆ هەرچەند پێش شافعی ئێمە دەزانین هەروایە لە پێش شافعیشدا حقەتە هەر هەیە شافعیشکە لە زانایانی مسلمانان ئەویش دەڵێ كل العلوم سوى القرآن مشغلة وسوى الحديث والفقه في الدين
العلم ما كان فيه قال حدثنا سوى ذلك وسواس الشياطين بوي بدل شو زول ما بسانه خوان با ضل ملتك اما شافعي مذهب وما شافعي مذهب دي زوج شافعي ما يقول رحمتي خويا بەڵێ اذا توكم جاري بيش دي بيوكو بيغمبري خوابك عليه الصلاه والسلام وكو هاولاني وخليفه الراشد كانوا او انا بلام دويت امام شافعي رحمتي خويا لبي وش هلا لا ماوي سياسه كان داجي او وزاني يعني شكل صار دوسطو شواري كوشي وفاتي كدو لصو بنجاله دايق بو كواتويش هر لو ماوي دابو اوش هلا الزمني بيشيني تشاكا او تاو بيشيني تشاكاش اوادف ضل وهم امام كانش او قسانيان هي بەڵێ هم يان قلت انا قصيك لمنو بيجيش تماشى بك القران اجا بيشاني قران والسنه بديواري دادا بەڵێ اذا خالف القران والسنه مامۆستاژیان بابەتێکی گرنگ لە پابەدی بە قورئان و سنەتەوە هەیە ئەویش زۆر جار مامەڵەکردنی لاسەنگە لە نێوان قورئان و سنەتدا بەڵێ بۆ نمونە بەڕەهایی پابەندی تەواو بە قورئان و سنەت لە بەرامبەردا لە نێو کەوانەیەک ئەگەر دەستەواژەکەم دروست بێ فەرامۆشکردنی فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم مەبەستم فەرمایشتی ڕاست و دروستە ئەوەی بە سەنەدێکی ڕاستە و دەچێتە سەر پێغەمبەر ئەم جۆرە مامەڵەیە واناکات کە پابەندی بە قورئان و سنەت لە نێو جەماوەری مسلمانان گرفتی هەبێ هیچ گومانی تێدانە بەبێ گرتنی ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمە ناتوانین قورئان جێبەجێکەین بەبێ قورئان نازانین ئیسلام چییە بەبێ سنەت و ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم نازانین قورئان جێبەجێکەین لە ڕواکردەیەکەیەوە تەطبیقیەکەیەوە بۆیە هەموو ئەوانەی کە ئەو جۆرە بانگشانە دەکەن من لە کتێبی ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێناسەی پێویستی گرنگی هەروەها لە نامیلکەی قورئان و سنەت و ڕوح و جەستە تێکەڵکێشم لە زۆر لە کتێبەکانی خۆمدا باسم کردووە ئەوانەی کە لافی ئەوە لێ دەدەن کە قورئان بۆ ئێمە بەسە بەڵێ پێویستیمان بە هیچی دیکە نییە ئاخر چۆن قورئان بۆ ئێمە بەسە خۆ تۆ بەبێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەبێ ڕێبازەکەی ئەو جارێ تۆ قورئان لە چێوە پێگەیشتووە لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام باش ئەو قورئانەی کە لە پێغەمبەرەوە پێت گەیشتووە ئەو ملزەمت دەکا کە تۆ بە دوای پێغەمبەر بکەوی عەلەیهی سەڵات وسەلام لقد كان لكم في رسول الله أسوة حسنة قل إن كنتم تحبون الله فاتبعوني أطيعوا الله وأطيعوا الرسول وإن تطيعوه وتجبقسي بيغمبر تهتدوا ريراز دقرن من يطيع الرسول فقد أطاع الله هركسي فرمان بري بو بيغمبر كان فرمان بري خواي كردوا أو همو للايك باشان إما بيغمبري خوا عليه الصلاة والسلام قرآني بو برجسته كردوين لسيري جاني خويدا لجاني تاچی و خێزانی و کۆمەڵایەتی سیاسیدا واتە تۆ ئەگەر بتەوێت بە تیۆری بە نەزەری لە ئیسلام تێبگەی تەماشا قورئان دەکەی بتەوێت بە بەرجەستەکراوی و تەطبیقکراوی قورئان ببینی تەماشای ڕێبازی پێغەمبەر دەکەی صلى الله عليه وآله وسلم بۆیە ئەو قسانە هیچ شتین یان لە ڕاستیدا هەر لە دێر زەمانەوە زۆر قسانە کرا و هەندێک لە خەواریج کاتی خۆی ئەوەیان گوتووە ئەوانی کۆڵەوار بوون شارەزای سنەتی پێغەمبەر دەبوون عليه الصلاة والسلام یاخود ثقە و متمانەیان نەبووە بە هاوڵان خواریان ڕازی بێ کێمە لە ڕێی هاوڵانەوە فەرمایشتەکانی پێغەمبەر مەخسووسە پێگەیشتوون هەندێک جاریش لەم ڕۆژگارە ڕەوایەتیم بم بابەتە دەدرێتەوە بەڵێ دەزانم من باسم کردووە من لەو کتێبەی ئاماژەم پێدا ڕێبازی پێغەمبەر 15 بەڵگەم لە قورئان هێناوە کە لە هەمویان ئەوەتر ئەوەیە کە ئەو ئاەتەیە کە دەفەرمێ وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا هەرچی پێغەمبەر پێتان دەدا عليه الصلاة والسلام لێ وەربگرن هەرچی ئەو لێتان قەدەغەکە خۆتان لێ دوور بگرن واتەمە خوای پروگرام ملزەمی کردوین پابەندی کردوین بە دوای پێغەمبەر کەوین عليه الصلاة والسلام و هەرچی ئەو پێمان دەڵێ لێ وەربگرین یعنی ئێمە ئەگەر بە قسەی پێغەمبەر نەکەین عليه الصلاة والسلام معناوە بە قورئان و پابەند نەبووین بۆیە قورئان بەدیل و جێگرەوەی سنەت نییە چونکە سنەت واتە قورئان بە جێبەجێکراوی بە تەطبیقکراوی و سنەتیش هەروە ئەوی دیسان بەدیل و جێگرەوەی قورئان نییە چونکە تۆ هەتا لە مەتنێک تێنەگەی لە شەرحەکەی تێناگەی ئەگە قورئان و سنەت وەکو مەتن و شەرحیشان تەماشا بکەی کە لە ڕاستیدا قورئان پێویستیشی بە شەرح نییە زۆربەی ڕوونە باسمان کرد بەڵام قورئان پێویستی بەوە هەبوو کە لەلایەنی پێغەمبەر و عليه الصلاة والسلام جێبەجێ بکرێت لەسەر ئەرزی واقع جێبەجێکردنەکەی پێغەمبەری خاتەم عليه الصلاة والسلام ئەنجامی داوە بەڕاستی و دروستی ئەگەر ناخۆ خەلیفە ڕاشیدەکانیش و هەموو ئەوانش کە بە دوای پێغەمبەر کەوتون عليه الصلاة والسلام هەوڵیان داوە قورئان جێبەجێکەن بەڵام بەتەکید پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە لووتکەی جێبەجێکردن و ڕاست جێبەجێکردنی قورئاندا بەڵێ
جەنابی مامۆستا باپیر ئەم بابەتەمان پابەندی بە قوڕان و سنەتەوە بەشێکی تێدا ماوە پشتیوان بەخوا لە بۆ ئەڵلقەی داهات و هەڵی دەگرین زۆر زۆر سپاس دەکەم زانا و بیرمەند جەنابی مامۆستا باپیر کە لە ئەم قەڵی بەنامەی ڕۆشناییش لەگەڵمان بووی. سوپاس بۆ جەنابی شێت مامۆستا محەممەد جەمیل سەلامەت بێ. سوپاس بۆ ئێوە بەڕێز و خۆشەویستان سوپاسی هاوکارانم دەکەم تا ئەڵلقەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.